حیزبەکان ئەم جارە شەڕی دەنگ بە کاندیدەکان دەفرۆشن. هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بە لەشکرێک کاندیدەوە بەڕێوە دەچێت. هەڵبژاردنی ئەم جارە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیشی ترساندووە. دەرگای وەرگرتنی کاندیدی لایەنەکان لە کۆمیسیۆن داخرا و حیزبەکانی هەرێمیش بە سەدان کاندیدەوە بەشداری هەڵبژاردن دەکەن. بە جۆرەك هیچ هەڵبژاردنێک هێندەی ئەم جارەی حیزبەکان لیستی دوور و درێژیان بۆ کێبڕکێکە ئامادە نەکردووە. بۆ ئەم هەڵبژاردنە بەشێکی حیزبەکان دوو هێندەی زیاتری پێویستی کورسیەکانی پەرلەمان کاندیدیان داناوە. هەر یەکە لە پارتی و یەکێتی و بەرەی گەل و نەوەی نوێ زۆرترین کاندیدیان هەیە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. استراتیژی ئەم حیزبانەش زیاتر پشتبەستنە بە کاندیدی زۆر تا لە ڕێگای ئەو ژمارە زۆرەی کاندیدەوە دەنگ بهێنن بۆ حیزبەکانیان. باواتایەکی تر حیزبەکان شەڕی دەنگ کۆکردنەوە بە کاندیدەکانیان دەفرۆشن. بۆ ئەم هەڵبژاردنە پارتی بە 190 کاندید بەشداری دەکات. یەکێتیش بە زیاتر لە 170 کاندید، بەرەیگەلی لاهور شێخ جەنگیش بە 121 کاندید بەشدارە. هەروەها نەوەی نوێ بە 100 کاندیدی پەرلەمان و بەرەی هەڵوێست بە 74 کاندید، یەکگرتوش بە 7 و کۆمەڵی دادگەریش بە 59 کاندید بەشداری هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانی ئەمجارە دەکەن. جیاواز لە لیستی فەرمی حیزبەکان بەشێک لە کادر و ئەندامانی حیزبەکان بە شێوەی سربەخۆ لە ژێرناوی جیاجیادا خۆیان کاندید کردووە. هاوکات هەرچی لەسەر کورسی پێکاتەکانیشە نزیکەی 40 کەس کاندید کراون و ململانێ لەسەر 5 کورسیەکەی پەرلەمان دەکەن. بە پەیزانیاریەکان پارتی و یەکێتی و نەوەی نوێژ پشتگیری چەند کاندیدێکی پێکاتەکان دەکەن و زۆرترین ململانێ لەسەر 3 کورسیەکەی مەسیحیەکانە کە بۆ هەریەکە لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک یەکی کورسیەکیان بۆ دانراوە. بەم پێش بێت لەشکرێک کاندید دەچنە کێبڕکەی هەڵبژاردنی ئەمجاری پەرلەمانەوە. بەهۆی زۆری هێز و لایەن و کاندیدەکانیشەوە چاوەڕێی ململانێ و ڕکابەری تون دەکرێت. دووریش نییە سەنگەرگۆڕین و کڕینی کاندید یەکێک بێت لە پێشهاتەکانی پرۆسەکە. بەو پێی زۆری کاندیدیش ئەو لایەنە خراپەی بۆ حیزبەکان هەیە کە بازاری سەنگەرگۆڕین گەرم دەکات.